کاک سەردار عەفوان ئێمڕۆ سەردانی شاری سلێمانیمان کرد لە شاری سلێمانی خۆشەویست لەگەڵ جەنابی پارێزگار و بەرپرسانی پەروەردە و یونسێف ژمارەیە قوتابخانەی نوێ دەکەینەوە. خۆی لە خۆیدا ئەوە دەستکەوتێکی گەورەیە بۆ سلێمانی، بۆ خوێندکار و قوتابیانی سلێمانی کە پرۆسەی پەروەردە بەردەوامە و ئینشاڵڵا بەرەو پێشیش دەچێت. دوا پەیوەندیمان دوێنێ لەگەڵ وەزارەتی پەروەردە، وەزارەتی دارایی وعدیان بە ئێمە داوا کە لەم هەفتەیە پارەی هەندانی مامۆستایان دابەش بکرێت. بۆ زانیاری جەنابتان پارە علاقە بە ئێمەدا نییە، ینی بە هیچ زۆرەك، بەس ئێمە هەوڵ دەدەین زەخت دەکەینەوە لەسەر ئەوە. ئەوەی پەترۆ دۆلاریش بڕیار هەیە کە بدرێت، بەڵام چۆن و کەی ئەوە علاقە بە ئێمەدا نییە. ژمارەیەکی زۆری مامۆستایان گلیان لەوەیە یاڕەن ئەو پارێکە ڕێکخراوی جیایزە داینە بۆ چوو مامۆستایان بە شێوازێکی عادلانە دابەش ناکرێت. مامۆستای هەیە لە بازیانەوە لێرەوە هەرچۆکە بۆ بازیان پارەکەی پێ نادرێت. هۆکاری ئەمە چییە و کەی پارەی هەندانی دیکە خەرجەکرێت بۆ چی ئەستانە یەک موچیان بەسەر کراوە یەک پارەی هەندان. پارەی ئەوەی پەیوەندی بە ڕێکخراوی جیایزێت هەیە زۆر گەورەکرا. تەبیعی زۆر سپاسیان دەکەین، هاوکاریەکە جێدەستخۆشیە، بەڵام هەمووی 4 ملیۆن و 800 هەزار دۆلار بوو. بەڵام ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هاندان دەیدات هیچ مانگێک لە 14 میلیارد کەمتر نییە، ینی پارەیەکی زۆرە. بۆیە ئەوەی ڕێکخراوی جیایزێت جارێک بوو تەواو 4 ملیۆن و 800 هەزار دۆلار. ئەوەی هاندانەکەش بەڕاستی خەرەر لە قائیمەکان هەبوو. ئومێدەوارم بتوانین قائیمەکان ڕێکتر بخەین و حکوومەت مولتەزیمە بەوەی پارەی هەندانی مامۆستایان لە 1/12 بۆ مامۆستایان حساب بکات. پسپۆڕانی بواری پەروەردە، شارەزایانی بواری پەروەردە لەگەڵ ئەوەدانین لەو بارودۆخەی ئێستادا قبول عام بۆ پۆلی 12 ئەنجام بدرێتن. لەبەر ئەوەی ئاستی زانستی دێتە خوارەوە دادەبەزێتن. شکر بۆ خوا ئاستی زانستی لە هەرێمی کوردستان ینی دەکرێت برین باشە، ینی خراپ نییە، بەڵام ئەگەر هاتو شتێکی وا بکرێ بە پێی ئەو توێژینەوەی کە کراوە تەسیرێکی سلبی لەسەر ئاستی زانستی دەبێت.